جەنابی مامۆستا عەلی باپیر بەرهەمەکانی نزیکەی 260 بەرهەمە، بەڵام بۆ ئەم ساڵ و لێرە نزیکەی 65 بەرهەم ئامادەکراوە و دوو بەرهەمی تازەی جەنابی مامۆستا عەلی باپیر لێرە ئەم ساڵ نمایش کراوە بە ناوی ڕوونکردنەوە هەڵسەنگانی حکمەتەکانی ئیبن عەتایلای ئیسکەندەری و هەروەها چاو بە خۆدا جێڕانەوە. ئەمە دوو بەرهەمی تازەی جەنابی مامۆستا عەلی باپیرە کە بۆ ئەم ساڵ ئامادەکراوە دامەزراوەی ڕۆنێ و چاپی کردوون. بۆ ئەم ساڵ ئەمە دووەم ساڵە لە دوای یەک لە پێشانگای سلێمانی بەشداریمان کردووە و الحەمدوللا خەڵکێکی زۆر سەردانی دەکا و کتێبەکانی جەنابی مامۆستا بە دڵنیاییەوە پڕفرۆشن و هۆکاریەوەی کە هەم عیلمێکی زۆر هەم بە وردی جەنابی مامۆستا لەسەر هەر بابەتێک کە نووسیوێتی بە دەوڵەمەندی بە کۆتایی هێناوە بەرهەمەکە. دوو بەرهەمی نوێی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستانە کە بۆ کتێبخانەی کوردی زیاد کرد. ژمارەی کۆبەرهەمەکانی مامۆستای گەیاندا 260 بەرهەمی چاپکراو لە ژیانیدا. تەواوی بەرهەمەکانی مامۆستا لەم دوو ڕەفەیەدا جێکراوەتەوە و لە ناوەندی ڕەنێ و لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب نمایش کراون و 65 ناونیشانیان ئامادەن بۆ ئەوەی لەلایەن خوێنەرانەوە وەچن بخرێن.